سلااوان لێبێت لە لۆفەکانی سپیلچین دیارە لێرە ژمارەیەک لە دوکاندارەکانی لۆفەکانی سپیلێک گربوونەتەوە ساڵێک بەر لە ئێستا بەهۆی دووساییدی سپیلێک خەلیفان دوکانەکانیان تێکدراوە و بەڵێنی ئەویان پێدرابوو کە قەرەبوو بکرێنەوە بەڵام تاوەکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە نزیک بە 50 دوکاندارە بن کە دوکانەکانیان بەر دووسایدەکە کەوت و نزیکەی 200 خێزان ژیانی و گوزەرانیان لەسەر دوکانانە بوون دوای چەندین بەڵێن پێدانیان لەلایەن ئیدارەی سۆرانەوە بەڵام بەڵێنەکانیان تاوەکو ئێستا نەبردۆتە سەر بۆیە ئەوان لێرانە بەشێکیان گربوونەتەوە داوا ئەکەن کەوا قەرەبوو بکرێنێتەوە دیارە حکوومەت و ئیدارەی سۆران خاوەن بەڵێنەکانی خۆیان نەبووە لە بەرامبەرەوەی کە دوکانەکانیان تێکداون و قەرەبوو نەکراونەتەوە من بۆ قسەکردن ئەچمە لای بەشێشیان سڵاوت لێ بێتن ئێوە ئەمڕۆ بۆ لێرە گربوونەتەوە واللهی ئەمە لۆی گرت بووینەوە ئەمە دوکانداری سپیچینە هەمووی زەرمەند بووین زەرەرکی زۆرن وێکەت یا هەمووی بێکار بووین بێئیش بووین لۆی گرت بووینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرەبەکەن بکاتەوە ئەوە دوو ساڵە چاوەڕێیەکەن وعدیان پێداینە لۆ قەرەبوو هیچ کەسێک بەوە ناکرد ژیان و گوزەرانی چەند خێزان لەسەرم دوکانە بەخوای نێزەکەی 200 عایلە لەسەر ئەو سپیرکەی ژیان و گوزەرانی لەسەر بوو نێزیکی 200 عایلە ئێستا من لێرە بووم دوکانم لێرە هەبوو یعنی زۆر کە زۆر وەلەو ئەمنی استفادەم زۆر لە دوکانەیە کرد بە زۆر خەرکش استفادە لەم نەکرد یعنی برێ لەو گوندانە هەر چیتە هات ئەن کڕی و ئەن فرۆشتەوە بەخوا لەبە بێشتی هەراتم چوومە هەولێرە چوومە کرێی بەجە هێشتی مارێ خۆم بەجە هێشتە خانی و هەردوو شتم بەجە هێشتێت چوویمە کرێی لە هەولێری لۆیشی لۆ عملاتی زۆر سپاس ئێوە چەند دوکاندار ئەبن و تاکو ئێستا ئیدارەی سۆران بەڵێنەکانی نەبردوتە سەرکە قەرەبتان کاتەوە ناگەر قەرەبوویان کرابینەوە ئەمەش جوابی دابینەوە معلوم ئەمەش نهاتی نێرە ژمارەتان چەند دوکاندار ئەبێ کە ژیان گوزەرانمان لە 50 دوکان دەبی لەو دەورەیە دی 50 زیاد کەم شتێک نازانم بەڵێنیان نەبردۆتە سەر لە شوێ بەڵێنیان پێدا بوون کە دوکانەکانتان قەرەبوو بکەنەوە وڵی جەنگۆ دەتوانن لە خۆیان بپرسن ئەو جوابە لای خۆیانە لای من نییە بۆ نیان کردی من ناتوانم جوابی بدەمەوە جوابەکە لای خۆیەتی بەڵێنیان پێدا بوون بەرە چەندین جار بەڵێنیان پێدا خۆ ئێستاش ئەمە چەند ڕۆژێک پێش ئێستا چوینەکردیان مراجعەتمان زۆر کرد وتی ئەمە بەڵێنمان داوە وعدی خۆمان هەر لە سەوعدی خۆینە بەڵام وعد کردداری نیە ینی جێبەجێ نیە گەنا 2 ساڵە ئەوە دەرێن ئێستاش بڕۆکنیەوە دەڵێ من وعدمدا بەرێم وعدەکە دەبی جێبەجێ ببێ ینی بمێ شتێکیانی شتەکی برەی دەدەمێ و نادەمێ ئەگە دەمدەیە بمدێ نامدەیە مەم دێتەوە یەکجار 2 ساڵە درێژەی زۆردای سپاس دەکەین ئەگەر تۆش قسەمان بۆ بکەی داواکاری چیتان هەیە وەکو دوکاندارانی سپیل وڵا داواکاریمانەوەیە وەکو ئەو خەلکەی قەرەبوو کراوەتەوە ئێمەش قەرەبوو بکرێنەوە بە هەمومان وەکو یەک بین بۆ هەندێک قەرەبوو بکرێنەوە هەندێکیان چاوەڕێی قەرەبوو بکەن ئێوە بێکار ماونەتەوە ئێستا بە هەمومان بێکار ماوینەوە ئێستا شەخصەیە لەو گوندەیە لە دوکانی لە سپیلکە بوو خانی و مار و شتی خۆی هەمووی بەجێشتووە چیتە هەولێرە لە کرێ و ڕۆژانە ئیشەکە عملاتیەکە ئە لێرانە هیچ مشکلەی نەبوو معیشەتی ژیانی لەسەر دوکانی بوو دوکانەکەی خۆی بەڕێک و پێچی بەڕێوا بە هیچ مشکلەی نەبوو خەڵکیش زۆر ئیسیفادەی لێ کرد لەبەرەوەی ئەمە لەو سپیلکەی لەو دوکانانە بووین لە کەپرەکان بووین خەڵکەکی زۆر دەچوو ئەو شاخانە ئەو هەموو شتەی دینا لێرە هەمووی ساخە کردەوە بێ مشکل ئێستا خەڵکەکەش توانای ئیشکردنی نەماوە ناتوانانی بچی بۆ شاخیش بچی بۆ کرێکاریش لە شاخ شتێک بینی و بفرۆشی ئێستا ئەو شخصی لە تەنیشتە منە سێ-چار تەلەبەی هەیە تەلەبەکان هەمووی لە قوتابخانەی جێراونەتەوە بە حکمی ئەوەی هیچی شوکارێکی بەدەستەوە نەماوە ڕۆیشتووە لە شوێنێکتر بۆ خۆ ئیشەکە ڕۆژانە عملاتیەکە ئەوە هەمووی نەخسەلۆی دروست بووە زۆر سپاس بەڵێ دیارە ئەم کاسبکارانە دوکاندارانەی سپیلێک داواکاریەوەیان هەیە کە قەرەبوو بکرێنەوە لە کاتێکدا ئەوان ژیان و گوزەرانیان لەسەر ئەو دوکانانە بوون کە لە لۆفەکانی سپیلکەیان بووە هاوڵاتیان خێزانێکی زۆریان لە ئەستۆدا بوو وەک خۆیان باسیەکە نزیکەی 200 خێزان ژیان و گوزەرانیان لەسەر ئەم دوکانانە بووە بە حکمەوەی کە چەند دوکاندارێک کار و کاسبیان هەبووە لێرە بەڵام حکوومەت بێ کار و کاسبی کردوون و ژیان و گوزەرانیان ئێستا لە ناڕحەتیدایە و تاوەکو ئێستاش قەرەبوو نەکراونەتەوە بەڵام نەگەڕم ولایەوە